لا رحمتي خواب بأميد مبن لمهرباني خواب بأميد مبن كسيك لمهرباني خواب بأميد أبي أجر كافر به سبحان الله أو صبره باش چەندین ساڵی دوور و درێژ ئەم پیاوە ئاوا موقفی ئەبێ بەرامبەر بەخوای پەروەردگاری جا خوای تعالی بە ئێمە و طبعا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئێمەی مسلمان ئەفەرمێ ئەی مسلمانان ئێوە لەسەرتانە هۆکار وەربگرن لە دنیا ئەی ئەوانەی خاوەنی غەمن خاوەنی کێشەن هان لە ناڕەحەتیە هان لە ناخۆشیە ئێوە لەسەرتانە لەم دنیایە ئەسبابەکان هۆکارەکان وەربگرن و پشت بەخوای پەروەردگار بۆسن والرازي بن بقدر إخوائي پروردگار چونکە ئێوە نازانن هەر مصیبەتیان هەر ناڕەحەتیەکتان بەسەرادێ لە پاش ئەوە خوا چی بۆتان داناوە یعنی ئێوە نازانن خێر ها لەکوێیە ئایا خێر لەوەیە خوا پێتی بدا یا خێر لەوەیە کە خوا پێتی نەدا یعنی سەت و زۆر شتێ لەم دنیا حەزی لێەکەی تۆ نازانی خێر لەکوێیە تۆ نازانی کامیان خێرە خوا پێتی بدا خێرە یا منعی بکا لێت خێرە بۆیە تۆ لەسەر ئەسباب وەربگری و پاشان پشت بەخوای پەروەردگارت بۆسی و ڕازی بی بە قەدەری خوا ئارام بگری بێئومێد نەبی لە ڕەحمەتی خوای تعالی و لە بیریشت نەچێ کە خوای تعالی ئەفەرمێ وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم خوای تعالی لە سورەتی بەقەرە ئەفەرمێ مسلمانان نەکەن قینتان لە شتێ بێیان حەز لە شتێک نەکەن کە خێرتانی تایە سبحان الله تۆ دەست بۆ شتێکە بێ جاری وایە ئەڵێ ئەمە یعنی زۆر بەگەرمیەوە بۆی ئەچی بەڵام خوا پێتی نادا چونکە خێرتیان نییە بەس تۆ نازانی هەروەها شتی وا هەیە تۆ حەزی لێ ناکە یا تۆ تەسەرتا زۆر پێی بێتاقەتی بەڵام خێرت لەو شتەیە والله يعلم وأنتم لا تعلمون سەی چۆن کۆتایی پێهێنا بەچی وشەیەک بەچی بڕگەیەک خوای تعالی پێ یعنی کۆتایی بەم ئاەتە دێنێ ئەفەرمێ خوا ئەزانێ ئێوە نازانن خوا علمی غەیبی هەیە و ئەزانێ لە پاشا چی ڕۆدا ئێوە نازانن بۆیە دائما صبر بگرن آرام بگرن